ڕاستی خزمەتگوزاریە کەرکووکە زۆر بەرەو خراپیەوە زۆر خراپشە بە تاکید محافەزەیشی دێناک شاراوانی گەڕەکە کوردیەکان بەڕاستی هەمال کراوە ئەنێ منطقە عەرەبیەکان باشن هەنێکی بەس گەڕەکی کوردیەکان زۆر بێ خزمەتگوزارین بەڕاستی ئەم زبڵە خۆڵ خۆشاکە بێزارمانی کردووە زۆر یعنی ژیانمان نەماوە ڕاستی ژیانمان نەماوە ناتوانی پەنجەرەی بکەیتەوە ناتوانی دەرگای بکەیتەوە تووشی هەزار نەخۆشیمان شەکەم ئەم گەڕەکانە تەبعا خزمەتگوزاری نییە بە هیچ شێوەیەک یعنی سیارەی بەلەدیە ئەگە بێ لە مانگی جارێکیش نایە ئەم ڕووزبڵێ هین ئێرەشە دینی تەبعا خەڵکەکە چاری ناچارە مەجبورە چیەکە هەندێک لە خەڵکی ئێرە زبڵ دێنێ زۆری مەسەلەن غێر مەنتیقەیە دێ زبڵ لێرە فڕێدا ئیتر چی بە ترێکتەر بێ چی مەسەلەن خەڵک بێ بە قەمەرە بێ دێنێ ئەلێرە فڕێدا ئێرەش خۆتان نەزان حکومەت ئەم بەر ڕێژەی کردووە تەبعا بۆ جوانی مەنتیقەکە و بۆ مەنزەری مەنتیقەکە ئەمەش مەنزەری مەنتیقەکەیەوە خۆتان نەیدینن یان مەنزەری مەنتیقەکەی ناشرین کردووە خەڵکی دێ زبڵ لێرە فڕێدا ناشتوانی لەگەڵی قسەکەی کە قسەی لەگەڵەکەی ئەڵێ کاکە لە هەموو شوێنێ خزمەتگوزاری نییە یان ناتوانین کەلیمەی قسەی لەگەڵکەی نە من مەسەلەن شورتەم نە مراقبی بەلەدیەم پێی بڵێم کاکە لێرە فڕێمەدا پێویستەکە حکومەت چارەسەری ئەمیشە بکە هاوینان دا خراپترە یعنی حاڵمان حاڵە یعنی بڵێن ئەگە بڵێن خەڵکێ ناتوانێت لە ماڵەکەی خۆی بخەوێ خاستەن ئەو ڕۆژەی ئاگری دەن و دووکەڵ بچێتە بان ماڵەکانەوە وەکو ئێستێک کە ئاگردراوە یعنی ئەوە نییە بڵێ شارەوانی بە مەوعیدی پێویست بێ بە مەوعیدی پێویست نایە یعنی بە شتێکی پێویست نایە زۆر بەکەمی دێ یان کە لەوانەیە لە خزمەتگوزاری قسەشیان لەگەڵکەی بنۆڵا کاکە زۆر جارەیە ئەڵێ وەڵا کاکە ئێمە بۆ تەجاوز ناین بۆ تەجاوزی چی یان عێراق خۆی ئەگەر لێکدانەوەکەی خەڵکی ئەگەر حکومەت خزمەتگوزاری بدایە پێشتی بدایە پێی مەجبور نەبوو تەجاوزیشکە ڕاستی ئەو وەزعیستە خەڵکی کەرکووکی تێکەوتووە وەزعێکی لە ڕووی خزمەتگوزاریەوە هیچ خزمەتگوزاریەک نابینین بەنسبەت ئەم شارێکەوە هیچێکە لە شارە دەوڵەمەندەکانی عێراق ینی با بڵین جیهان بە تەواوی چاوی بڕێتە ئەم شارەی ئێمە شارێکی دەوڵەمەند بەڵام بۆ خەڵکەکەی خۆی هەژارترین شار ئەژمێردرێ وەکو لە ڕووی خزمەتگوزاریەوە ئەو ئیداری کەیستا کەرکووکە باتە ڕێوە بۆ خۆی ئیدارەیەکی فەساد گەندەڵە ئیدارەیەکە کەوا ئەو ڕەوشەی کە ئێستای ئێمەی کەرکووکی تین خۆقانیوێتی جا بۆیە من ڕخنەگرتنی ئێمە وەکو خەڵکی کەرکووک پێویستە هەمومان قسەمان هەبێ پێویستە هەمومان بتوانین هەڵوێستمان هەبێ تۆ تەمەشای ئەم خاسەیە بکە ئێستام خاسە بەنسبەت ئەگە هەر لە هەر شارێ ترا بووە لە هەر وڵاتێ ترا بووایە خاسە ئێستا بۆ خۆی بەرەوبوومێکی گەشتیاریە بوو کە ئێستا ئێمای بین بە چاوخۆمان بۆتە زبڵخانێکی گەورە ینی خەڵکی ئەو خاسەی کە ئێستای بینی ئێستا بۆتە ئەو زبڵخانێکەوە ئەتوانین بڵین چۆن ناشرینترین مەنزەری داوە بە شارەکەمان کە خۆی دەبایە شتێکی زۆر جوانی بدایە ینی کە ئێستا ئێمای بینین شتێکی زۆر قێزەوەنە ینی ناتوانین بۆ ساتێکش بچی ئیسراحەتی خۆتی تێ بکەیت